سەربازی هون چیرۆشی چەند گەنجێکی تیمی مەلەوانی شاری دهۆک دەجێڕێتەوە. ئەوان کۆمەڵی گەنجی مەلەوانی ڕزگارکردن. لە پێناو ڕزگارکردنی ڕۆحی مرۆڤەکان ڕوبەڕووی مەترسی ژێرە ئاوە قوڕ و لێڵ و تاریکی ڕووبار و زێ گەورەکان دەبنەوە. ئیدی چیرۆکەکان دەست پێ دەکات. بەێ فەرموو سەرچاوێت من خێر و سڵامەت کەرم کە بەێ تیماغەوا ساڵ گەلتە کەرم کە چ خزمەتە بکەین. گەلێک سیاش گەلتەم دەرکەناری دانێت. پەیوەندی دەکرێت کە حاڵەتێکی خنکان هەیە. زۆرجار لە ژووری کۆنتڕۆڵ پەیوەندی دەکرێت، هەندێک جاریش خەڵک ئاگاداریان دەکەنەوە. لێرە دەست دەکەن بە ئامادەکاری پێویست چونکە ڕووداوێکی خنکان لە ئاوی بەنداوی دهۆک هەیە. کاری من سەرپەرشتی کاری نقومەڤۆنێت سنتەرێ باژێرێ دهۆکێ ئەسێکش نقومەڤۆنێت پۆرزگەها دهۆکێ سنتەرێ باژێری کار دکەم وەکو یا سەرمە پێتوی سەر شانێ me ئەvەیە و هەر بەنداوێک بیت ئاوێک بیت یا وەکی بێژن کاری me da ئەvەیە و ئەم بشێن خزمەتە هاوڵاتیا بکەین و گیانی هاوڵاتیاش van ئاوێت مەترسی دیر بێخین. پلیسی چار بنگه براوانیا باژێرê dihokê kar dikem. Karê min jî niqumevani ye. Ev teqrîben 12 sal ez vî karî dikem. 12 sal ez vî karî da elhemdulillah siheta vegavkî jî serfirazane me encam. ئیدی کارە سەخت و دیمەنە جەرگبڕەکان لێرە ناخی مرۆڤ دەهەژێن و دەست پێ دەکات. ئەرکە قورسەکەیان لەم کاتانە بەدیار دەکەوێت. بەڵام ئەوەی گرنگە لە ڕزگارکردنی ڕۆح یان دەرهێنانی جستەی کەسی خنکا و لە قوڵایی و ئاوە تاریک و لێڵەکان خێرایی و کات هاوکاری کەس و کاریان هاوڵاتیان ڕۆڵی سەرەکی دەبینن بۆ کاراسانی ئەم تیمانە. ئاگدارێت ڕۆدا ئەغلەبە تەلەفۆنان ئەیدمە. تەلەفۆن بۆ me ên تەلەفۆنê dêkin êkil meselen seda dihokê êkil seda mîsele dê telefonêkin em demil dest çine cihêrîdanê cenazê xwe tîne derê. ئەم دەستانە هەموو ئازارێک دەچێژن تا ڕێگری لە دروستبوونی ئەم ساتە وەختە و ڕووداوانە بکەن. یا پێتیڤیژە ئەوە وەکیان بدەینە دیارکردن نسبەت ئەف ساڵە ئاف gelekî ڕێژاوێ gelek hatiye xwarê piştîk û cefaf peyda bûy li seranserê Herêma Kurdistanê xirê vegirtî. Gelek avêt me yêlkêmê dayîn piştî yêlkêmê dayîn gelek erda meselen avêt dest kirêt heyn yê hatine çekî wekî em pitir diyar bikeyn بۆ بینەرە بژین سەدەیت هاتینە چێکین ئەف سەدە وەختی هاتینە چێکینی هاتینە چێکیری بۆ مەزرعەوەکی بژن
بو وخارنه بو گلک کارت پتیویتی تا کارینان الویری گلک حولاتی هنه قصد سروان آواد کن سروا بند آواد کن سریوارات کن گلک شو جیانوات کفتت مطرسیه دا جبر چه جیانوات کفتت مطرسیه دا یا یکی شارزابون آوان نینه ملوانی نینه شمیجه ملوانی نکرینه دمش میجه ملوانی نکربن بیچ هنده جارا سبب تشنجاتا ولی بکد که بتس ایک سبب دزدان گیانه وانا اول جار ایک دید چتت آویدا وقتی هم گنه جریدانی ایک دی خوبه دل که صده بدلی کامل کتاب برخو یه دوی هفته صده یه دی 5 صده اوی هفته صده الهنداف سریویه کنفی دی بو گرد دی چتت آویدا یه صده چتت آویدا لگریان بردامه حتی جنازه بینن خود چگاوا حادثه خودی نکت تشتک گل اوی صده غواصت آویدا لهات یه هفته صده دو خود دیفرا بردد او جدی چتی تداری انشالله چتی توصا منه دیتینه چی نبینه جی بس فرازه نگه چه بد لەم ڕووداوەش کەسێک دەخنچێت کە ساڵانە دەیان کەسی وا لەبەر نەبوونی شارەزایی و کەم تواناییان دەبنە خۆراکی ئەو ئەوانە. وقتی دائما روداوک تومار بتن الپارزگی ها دوکیان دورو برا پیوندیت بوجورا کنترل ما رکابی او ما آگهدار کردن بو نزدیکترین تیم ام قصداوی جهید کین کدا چارەسەریا و آریشه بده کردن. مترسي نسبة غواصي قال مترسي سر هاي بس سراراي ومترسي شو اللي خو انجام الدين بشبكة قانوني وشبكة أكاديمي والله مترسي سر ما تنظاني آفد ما نت زلالن شيلينا تنابيني تهندي تشوي تكتيا توركي تهندي تشوي تكتيا سيماكي يعني قال مترسي بس الحمد لله وكي ما قلت طيب شبكة أكاديمي أم في شو اللي انجام از نقموان پارزگاه دو که شل ما و حالت اگه نخازرا چه بتن ام آماده باشید نه بار حالت اگه نخازرا هدف ما و یعنی من بخو گلک حزا سرویش و شل که خیرخوازی اجی یعنی اگه توی که بینه درش بنه آوه یعنی بود خیر که مازن اجی و هگر ایکی ذوق سر شل که هبتن دی ایلا دمایکای نجاحتی ئەم تیمانەش بەردەوام چاودێری قوڵایی و قەراغ و شوێنە مەترسیدارەکانی ئەم ئاوانە دەکەن.
دەستپێکی هەر ڕیدۆنێکەوە چاوەڕێگیری وەختی بژن بێتە بەرچاو هەر ڕیدۆنێکە نەخازرا و ئەمت ئۆمەدە بۆ شێداینە پەیوەندی بژمارە 115 ئێتاکردن یەکسەر کنترۆلە پەیوەندی بمەت کرد دەمل دەست ئەم جیهێریدۆنێ ئامادە بێت. لێرە ڕۆڵی ئەم سەربازەونانە دەست پێ دەکات بۆ نیشاندانی زەحمەتی و سەختی ئەرک و کارەکەیان بۆ ڕزگارکردنی هەر کەسێک کە تووشی ڕووداوی خنکان بێت. سەبارەت تیمێت me yet قورتالکردنê du beşa pêk tê ek tîm me heye قورتالkirina bi şêweyekê giştî û tîmêt niqûnvana. Tîmê niqûnvana jî sereb hûba قورتالkirinê vene. Tîmêt niqûnvana tevî berî bêne damezrandin me mandîbûneka zor dît wek bingeh pê radbûn ehtimala ew şerezayî nebû ehtimala ew keloper berdesta nebûn ku bişên qurtal bikin wek xelkek an evê ku xwetêxna avê. Piştî tîmêt niqûnvana hatine damezrandin destpêkê li sala 2006 hatine damezrandin başînkê dîv da hindek wek em şên bînin wecbaj be hatine damezrandin. Piştî hatine damezrandin û hindek kelopel bû hatine dabînkirin em şiyan wek wacibê xwe dirêsî pê rabîn û qurtalkirina giyanê hawilatiya bikin projeyeka zor û ya berçav. صد صد دلسوزیا me ku her ya berçava şolê wa û karê wa bes min li vêrê diviyast îşaretekadî ya giring bidem. Hopa ya qurtalkirinê ne bi tenê ku ew karketin hemî karmend ve harîkarin li gel firokxana ya duhogê ku rastî rolêwa jî yê berçav e. Her demê rîdanek çê bi qurtalkirinê yan xendiqînê ekser tewarametê û li gel me lê Diyarbekirê kolet ket harî me bikete bi çi şêwe bidin. یەکێک لە کارەکانیان بە هاوبەشی تیمی فڕۆکەوانی شاری دهۆک چاودێریکردنی ڕووبار و ئاوی بەنداوی دهۆکە کە ئامانج پارەسینی گیانی سەردانی کەران و هاوڵاتیانە. ئەو کارەش لە ئاسمان و زەوی بە بەشداری تیمی فڕۆکەوانی دهۆک و تیمی بەشی خنکان و ڕزگارکردنی بەرگری شارستانی ئەنجام دەدرێت. طبعا زور ماندید بن تیمت ما ارکه مازنه سر ارکه گرانه سر ملت و 24 دم جمیرینه هکود بیشن سر آوا گریان آوا لگریان آوا هم ارکه قدغه کرنه جراد بن هنده جیت هنکو قدغه خوب بخنه و ملوانیت دا بکن پشتی اف ارکه هادیه دانان اف تیم هادنه بلاف کرن سر جهت آف لحین قرطال کرن برف زوربونه و چوی و خندقاندن برف کمبونه و چوی. ام وقت تیما نقموانا هفکاری دیگل تیما فروکوان دو که روزانه ام دوریال دن هنداوی سکر دو که نایلین کس خپاوت آوه هکه من ایلا کس خپاوت آوه خندقین جینا بتن و ام هیوی دارنج دای بابا هشیاری آیلا خوبن هشیاری زاروگت خاص سنیلا چونگو اغلبت خندقین سنیلا نه تا ئێستا زیاتر لە سەدان هاوڵاتی تەرمەکانیان دۆزراینەوە لەلایەن ئەم تیمانەوە کە تەنها لەم ساڵدا 22 کەس لە مردن ڕزگار کراون. زۆربەی ڕووداوەکانی خنکان لە ئەنجامی ناشارەزایی و نەزانینی مەلەکردن بووە
چونکە هەندێک شوێن مەترسیدار و قوڵایی زۆرە و یان خاکەکەی لمە ئەمە شوا دەکات ژیانی ئەو کەسە بکەوێتە مەترسی و تووشی خنکان ببێت. ئەمە چوونە گەلێک حاڵەتە وەکی سکرێ سەدامی سەلامێت چوین ئەم زاخۆی چوین بێنارینگێ پار دوکەت بوونە خەندقی بوون ئەم تاوەرێ چوین یعنی ئەف دەوروبەر دووکی ئاغلبەتەن ئەم چین. بۆیە و پیاوە بوێرانە بەردەوام چاودێری و پشکنین دەکەن کە گەشتیار و هاوڵاتیان ڕوو لەو ئاوە دەکەن و مەلەکردنیشیان تێدا غەدەخە کردووە. ئەو بەشە لە 7 پێکاتووە لە سەرجەم سنووری پارێزگای دهۆک لە ئەرکدان و لە کاتی پێویست دەچن بۆ شوێن و شاری تریش. ژمارەیان 24 کارمەند دەبێت کە 24 کاتژمێر بە پێی خشتە لە ئەرکدان. بەری دو ساڵەکە سیارە کەت بۆ ڕیبارێکی دا ڕیبار گەلێکی بۆش بوو ئەمژی چوینێ ئەما من خاوێتە ڕیباری ئاوێ ئەس گەل خۆ برمەت بن سیارێ و حالەت بووم گەلێکی نەخۆش بوو بەس ئەلحەمدولیلا. راستی گلک آب زحمت خاص البندا و دهوکه کو و همین زانبری وگاوه رز بوینه و چم بوینه اكيد ما اصطنجت هين مثلا سيمات دا احتمال آستانت دا حتی وگاوه گلک آواکیم بوی بینایتت که بنی دیار بویده دا ما آستنجت مازنت هین بونده هر حسا طورت ماسیاد بنه آستنجت رکامه دا ئەم چاوانە بەردەوام لە تێڕوانین بۆ ئاگاداربوون لە خەڵک و گەشتیار و هاوڵاتیان. حالیان وگاویل سکر دوکی و 2 سالم هاتینه ویریم ام بلمت گرین روزانه وقتی ام گرین ام بینین گله جرا یه هی یعنی واسطیات نیو که آوه دا ام چین او حساب رزگار کرنیه وقتی ام چین همای بیطاقته یعنی حساب داخل قطن امت گشتینه بلمه. زۆربەی کات ڕۆحی مرۆڤەکان نوقمی قوڵایی ئەم دەریاچە و ڕووبارانە دەبێت. ئەو سەربازە ونانە کۆمەڵێک مەلەوانن لە بەرگری شارستانی شاری دهۆک خزمەت دەکەن. ئەم تیمە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان ژیانیان دەکەنە قوربانی لە پێناو مرۆڤایەتی. براستیه که ام بین بحث اللوان مطرسیاب کن اویل سرجیانا نقوموانی بخو گلک مطرسیت زورت هین ایکی شوانا دمت شتخواری او چیت وکیل بیجن جیانا خود که تا گوری مجرد دا حولاتیه که پارزید اویک یا دویجی وقتی شتخواری گل جارا آف یا شیلیه یا تاریه نه زلاله سیمه تعداد دکفته تورات تعداد دکفته شوکه تعداد دکفته گله جا مثلا دبید میتاب داره که و آن یعنی گلک مطرسیه که زور یا سر وقتی بیشتر گیانی وی نقوموانی اویشتاد نوا آویدان الجنازی بیاری. هەموو کارێک دەکەن بۆ پاراستنی گیانی ئەو کەسانی
کە ژیانیان دەکەوێتە بەر مەترسی هەژبوونی ئاو و ڕووبارە قوڵەکان. ئەوە بۆ مۆیە 12-13 ساڵانە کارێ من ئەوەیە ئەم بەردەوام چاودێری یا سکری دۆکێت گەنج بۆ هەندێک و چڕیدانت خەندەقینە ڕینەدەن و تی ئەف ساڵە باش بە الحەمدلله تیمۆمەت گەل تیما فڕۆکەوانان سەرانسەری پارێزگا دۆکێ و ڕۆژانە دوجاس حتا سێ جارە وەکی وان vêtem دێن دەوریال هەنداوی بەنداوە دۆکێ تێن و چەند ji بۆ هەندێک و کەس قەدەغەیەک و قوبێخنە ئاوێ ji بۆ هەندێک بۆ سەڵامەتیان هەمی جۆرە مەلەوانیا قەدەغەیە. بس ئەوی قافل نەکەنە شەپۆڵ و سامناچی ئاوەکان زۆرجار مرۆڤەکان پەرکێش دەکات بەرەو قوڵایی ڕووبارەکان خنکان بەرەوچی ئەو مرۆڤانە دەگرێت. ئەوانە چاودێری ئەو ئاوانە دەکەن کە ساڵانە دەیان مرۆڤ پەرکێش دەکەن و تێدا دەخنچێن و کارەساتی چەرەک بەردروست دەبێت. نسبەت وێ تیمۆل گەلمت ئێتولگە ئەم پێک ڤەچین ئەم گەلەمان دیت بین. بەس الڤێرێ تشتێکی دی هەیە دەمە دیارکەن ئەو تشتە ئەوە دەمێ ئەم چینە ڕیدانێکی و ئەم جەنازێکی نەدەرێ ئەم شین ئەو جەنازانی هەندی ئەم زیتر بینەدەرێ و ئیسحابەت ئەو لێ بکەین بێتە ژیانێ مەزنترین دەستکەفتیە و کەیفخۆشیە بوومە و ئەوە نقومەوانێ لگەل. نسبت ڕیدانی هەر جەنازێکی ئەم دەرەخین بڕاستی ڕیدانەکە ینی وەکی بژن یا دڵتازینە دلێمە گەلت میتە پێوە لێپۆ چ بکەین حەزکردنا خودیەوە و هەر جەنازێکی ئەم تینە دەرێژی ئەمش خودێت خۆزین جهوا بە حەشتا بەرین بیت و ڕەب العالەمین جهێ وەکی بژن دلێ بێنادەی بۆ بتۆ فرەح کرد. ئەوە نقطەکە هەرە گرنگە الڤێرێ نسبەت هاوڵاتیە دەمێ هەر ڕیدانەکە چێت بیت ئەم گەلێک حەزکەین وەختی ڕیدان چێ بیت خۆ نزیکێ مەنەکەن دا ئەم شین ئاسانترین ڕێک کاری خۆ ئەنجام بدەین. وێرێ گەلێک ینی وەکی بێژن دەست کاری تشتێتمەت بن ئیزعاجامەتکەن ضغطی گەلە تخنە سەرمە گەلە جۆرەت بیتە ماترسی بوو ژیانە مە بخۆ. gelek cara mirov van nasihatiyet kesit heyn wel girin û nimûne xelkê dûkê hetayekî gelek harîkarin gelmeda bes evêt newel girin û bihên xwetêxine avê ewin ew xelkê vêrînînin yanî geştiyar mesela bû nimûne ji navarasta Iraqê tên li dewroberê tên yanî nizanin ku şarazana û barafetir jî tûşî rîdanê to sadin û xendeqînê gelek ji halet bû me çî bû saf kesekî xendeqî û xelkê vêrîne xelkê navarasta Iraqê. نخوشی ما ئەوە وەختێ تەلەفۆنێکی مەسەلەن بوومە بێت بێژن کەسێکی خەندەقی بەنداوە دۆکیان هەر جایەکی دەوروبەرە دۆکێ بوومە نەخۆشە وەختە تەلەفۆن بوومەتێن ئەم کاری خۆ ڕات بین و چین وەکو کەسێکی خەندەقی کوان بینە دەری گیانی خۆش دەزە بوومە گەلەکە نەخۆشە خۆشترین تژی بوومە ئەوەت کارێمەدا وەک ئەس تیمانە قۆمەوانان بوومە خۆشە وەختە ئەس کەسێکی ڕزگارتکەم وەختێ ساغ بتن یعنی بوو من گەلەکە خۆشە ئەف ماوقف ئەس گەلێک جای کەتیمەتێدا بوومە گەلەکە خۆشە. و سپاس بۆ تیم نەقومەوانان کە هاوکارن گەلمەدا ji بۆ هەر ڕیدانەکە نەچاوەڕێگیری بیتن. سەر ئاوا هەمی گاوا لوگۆیا لێ دەن جێت قەدەغەکردنێ و سەبارەت تیمێت مەژی گەلە جارە ژیانەوەت کەوتەت مەترسیێدا ڕاستی یعنی چونکە جێت هەین ئەگەر تو شەرەزال وی جیهی نەبی احتیمالە ژیانە نقوم وان مجد كتت ما ترسيدا چونكي تونزان بن آوه آنوی جهی چه هيا هنا سيما بگیره لويره هنا جي داعيروش كان بيجنش كفتو كان هنا جي وك شيشه و بطلو افتشتاي جي هنا كو كارتي كرني تيمت مجد كتا سرارا هندي وقت قرطال كرني جي يعني أبي كو تقرطال كرن بزاوا رحى يعني بزاوا كات كون قنوان ماجي قال خوب كيش تخاري بهندي أم بيجين دائما جيانا نقنوان ماجي ما ترسي دانا بس هندي راجيب أركي خراد بن شوية كدرس. ديزل. نخوشترین تشتی ما وقتی دبینم ام
اکی تینه داری خندقی و دی بابتی لیبری یعنی بو من دنیای که تینه هندین دا نخوشه بجای ویدارنج دی بابا وی موقفی بینه پیش راوت خو ئەو تیمانە ئەرکێکی سەخت ئەنجام دەدەن بۆ ڕێگریکردن لەو پەلکێشیە تا مرۆڤەکان ڕزگار بکەن. پەیامە من ئەوە بوو هەمی هەوڵاتیە سەرانسەری کوردستانی خەرایکی نەک بەس پارێزگاها دهۆکێ هیویدارم هەر کەسێکی پێزانی سەر ئاوێکی نەبن خۆ قەستاوی نزیکی وێ ئاوێ نەبیت و قەستاوی ئاوێ نەکات ئەوێکی یا دوێژی هەر ڕیدانێکانە چاوەڕێکی هەبیت ئەتشێت پەیوەندی 115 تنێت کرد. ئەم ئاوە زۆر ماتوو بێدەنگ خۆی نیشان دەدات. ئەگەر هەستیار نەبیت لە مەلەکردن بەناو ئەم قوڵاییە ماتە ئەو کار مەترسی گەورە ڕۆح دەپۆشێت. ئەگەری گیانە دەستدانت چارە نووست دەبێت. کارمەندێت مەمە زۆر جێ ڕازینە و ئەرکێ درست ڕاد بن بۆ قورتالکردنê چونکە وەک ئەشێن بێژم وەک ئامار ئەف ساڵەدا 22 کەس قورتالکردنە شمرنێ یعنی ئەگەر ئەو تیم ڤالجیها نەبوانە احتیمالە 22 کەسی دی نەماوانە سەر ژیانێ. سپاس بۆ برنامه سربازی وند و صافت گلدا کو اف دیار پیشکشی میکری بو دیار کنه ارکو ماندی بونا تیمت نقووانا پراسی سربازی وندن و کار خوب جدی راد بند.